شنگیران ژنگە دۆستان ئامادەڕوانی بەڕێز لە دڵەوە بە خراپتانەکەین سپاسانەکەین کە بەو گەرمایە ئامادە بوون لێرەیە دیارە نیشانەی خەمخۆریتانە بۆ ژیانی خۆتان و نەوەکانتان و زیندەوەران و ئەو هەسارەی کە تێیدا ئەژین لە ڕاستیە ئێستا ڕوبەڕووی مەترسیەکی یەکجار گەورە بۆتەوە. ئەمڕۆ خۆشحاڵین کە قسە لەسەر یەکێک لەو کتێبە نازدارانەکەین کە مادبوونێکی زۆری تێدا بەخەرجراوە، باسێکی زۆر گرنگی لەخۆگرێ، ئەوش بەڕاستی پەروەردەی ژینگەییە کە کتێبخانەی ئێمە زۆر هەژارە لەم بوارەیە، بە تایبەتی چونکە ئەم کتێبە تەرکیز ناکاتە سەر کۆکردنەوەی سەرۆت و سامان، تەرکیز ناکاتە سەر ئەوەی کە چەندە قازانجەکەی لە ڕووی مادیەوە، بەڵکو قسە لەسەر ئەوەکە کە ئێمە چۆن بتوانین خۆمان بپارێزین، چۆن بتوانین نەوەکانمان بپارێزین، چۆن بتوانین هەسارەکەمان بپارێزین لە ڕێگەی پەروەردەی ژینگەییەوە. دیارە کتێبەکە بەناوی پەروەردەی ژینگەیی لەشاندنی وشیاریەوە بۆ پراکتیزەکردن یان ئەو پرۆژانەی کە پرۆژەی کردداری. سوپاسی خراپی سروشتی کوردستان دەکەین، سوپاسی دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفانەکەین کە ئەم بۆنەیان لەخۆ گرتووە، سوپاسی کۆمسیۆنی ژینگەیی لە کۆنگرەی نەتەوەی کوردستان بۆ ڕەخساندنی ئەم هەر و ئەم دەرفەتاکەین. بەڕاستی ئەمە نیشانەیەوەیە کە خەمخۆرن بۆ ئەوەی کە لە ئایندەیە تاکی ئێمە وشیار بێ، پەروەردەکراو بێ، وەکو چۆن گەرانی دیکە بە خۆشی ئەژین. من ئاگادارم تقریباً 2 ساڵەوە پێش بوو کاک سەرۆر فەراخی باسی بیرۆکەی ئەم کتێبەی بۆ کردم، بەڕاستی زۆر لە دڵەوە پێم خۆش بوو زانین کە ئەمە خەمخۆریەکی زۆری بەخەرج داوە و هانم دانش تەشجیعم کرد بەڕاستی لەوەی کە بتوانێت ئەم پرۆژەیە بە پایان بگەێنێ. ئێستا بینین خۆشبەختانە لە بەردەستمانایە. من ئاگاشم لەوە بوو کە چۆن بە وشیاریەوە ئەگەڕا بە دوای ئەو کەسانەیە کە دەست و پەنجیان نەرم کردووە لەگەڵ ژینگەی کوردستانە، چۆن لەمسیان هەیە، کۆنتاکتیان هەیە، پەیوەندیان هەیە لەگەڵ ئەوەی کە چۆن لە ژینگەی کوردستان لە هەموو توخمە سووری ئەوەی کە پێوتێت توخمە ژینگەیەکانی کوردستان بەباشی پێگەیشتون. بۆیە بەڕاستی ئەم بابەتە ئەم کتێبە کتێبێکە کە ئەتوانین بڵین ئەکرێ بکرێتە پرۆگرامێک، ئەکرێ بکرێتە ڕێبەرێکی پەروەردەی گرنگ بۆ ئەوەی تاکی ئێمە لە هەر ئاستێکا بێ، لە هەر قۆناغێکا بێ، لە هەر پسپۆڕیەکدا بێ بتوانێت سوودی لێ ببینێت. بەڕێزان، بابگەڕێنەوە بۆ مێژوو، بگەڕێنەوە بۆ یۆنانی کۆن. ئەفلاتون لە 400 ساڵ پێش زاین باسی ئەوەی کرد کە هەر کەسێک ئاوەکان پیس بکە پێویستە سزا بگرێ، پێویستە قەرەبووی ئەو کەسانەش بکاتەوە کە زیانیان پێگەشتووە. لە دانتی لەوەی کە کتێبێکی نازدار هەیە بە ناوی کۆمیدای پیرۆز، ئەڵێ دانتی ئەڵێت یۆنانیە کۆنەکان بە تایبەتی بۆ خزمەتکردنی گەڕەکە ئەریستۆکراتەکان کەرەستەی وایان دەڕشت بە کۆڵانەکانە بۆ ئەوەی بتوانن ڕێگری بکەن لە ژاوەژاوی سپی ئەسپەکان بۆ ئەوەی ئەوانەی کە خەوتون خەبەریان نەبێتەوە. ئەو تابلۆقڕینانەی کە ئێستا بەجێ ماون بۆ ئێمە لە لای سۆمەریەکانە نیشانی ئەدەن کە شارەکانی ئەو شارستانیەتە ڕوبەڕووی بێزاری بوونەتەوە بەهۆی ژاوەژاوەوە. لە ڕاستیدا ئەم قسەکردن لەسەر ژینگە دیاردەیەکی نوێ نییە، بەڵام ئەوەی کە جیاوازی گەورە دروستەکە ئەوەیە کە پێش ئەتوانم بڵێم لە پێش هەشتاکانیشەوە، لە پێش هەفتاکانەوە ئەکرا بڵین سووری سروشت خۆی چارەسەری ئەم کێشانە بکە، بەڵام بەڕاستی ئێستا گەشتووەتە ئاستێک کە یەکجار مەترسیدارە. لە هەفتاکانەوە تەبعاً دەستکرا بە قسەکردن لەسەر بابەتی پەروەردەی ژینگەیی و قسەکردن لەسەرەوەی کە ئێمە چۆن بتوانین وا بکەین لە پرۆگرامەکانی خوێندندا بە زۆرێک بە زۆرەکان ئێمە بتوانین تاگوا لێ بکەین کە هاوڕێ ژینگە بێ، کە وشیار بێ بە ژینگە، کە بتوانێت مامەڵەیەکی جوان لەگەڵ ژینگەکەیا بکە، کە خاک بە دایکی خۆی بزانێت، کە ئاو هەوا بە خوڵکی خۆی بزانێت. یەکێک لەو نمونانەی کە ئێستا لە بەردەستمانایە وەکو کولتور، وەکو سەقافە، ئێرانیەکان لە هەخامنشیەکانەوە دەستیان پێکردووە، کاتێک کە بڕیاریاندا هەر کەسێک منداڵێکی
ببێت کاتێک کە یادی لە دایکبوونی ئەکاتەوە دارێک بچێنێ و بەرپرسیار بێت لەو دارە هەتا لە مەترسی ڕزگاری ئەبێ ئاوی بدا خزمەتی بکاری پارێزی هەر ئەوان لە هەفتاویەکەوە پەروەردەی ژینگەیان خزانۆتە نێو پرۆگرامەکانی خوێندنیانەوە هەر لەو کتێبەی کە ئێمە لەبەردەستمانایە باسی دەکا باسی ئەوە دەکا کە ئەوان چۆن توانیوانە سەرکەوتوو بن لەوەی کە تاکێکی وشیار بەرامبەر بە ژینگەکەی پێ بگەێن کاتێک گەشتەکەی بۆ وڵاتان بەڕاستی هەست بەواکەی کە ئێمە جیاوازێکی زۆر هەیە لە نێوانمانە بە تایبەتی لە بواری ژینگە و پەروەردەی ژینگەییە یەکێک لە وڵاتانە ئێران بوو باسمان کرد بەڵام تۆزێک دوور کەوینەوە بچین بۆ ئەوروپا سوید بە نمونە بێنینەوە لە ساڵی 1901ەوە لەو کتێبەیە ئەگەر دقت بن دوایی ئەو بەشەی کە من سێ لەسەرەکەم پێتان ئەڵێم چ بەشێکە لە ساڵی 1901ەوە کاتێک کە زانیان لە سیستمی خوێندنیانە تەلەبەکان لە دەرسی جوگرافیایە ئەکەون بە زۆری داوایان کرد لە یەکێک لەو کەسە بەتوانانەی لە بواری ئەدەبە شارەزایەکی باشی هەیە چارەسەرێکی ئەم منهەجە بکات پرۆگرامی خوێندن بکات پرۆگرامی جوگرافیا بکات تەسەور ناکەم کەس لە ئێوە هەبێ ئەگەر پرسیاری لێکەی سەیری فیلم کارتۆنی مێڵزت کردووە کەس هەیە سەیری نەکرد بێ ئەمە بەڕاستی بەرهەمێکی یەکجار کاریگەرە کە ئەتوانم بڵێم پرۆگرامی جوگرافیای سویدی لە ڕێگەی ئەدەب و هونەرەوە تێکەڵ کرد و وای لێ کرد کە نەک هەر خەڵکی سوید بەڵکو عامەی خەڵکی وڵاتانی دنیا سەرنجیان ڕامکێشێ لە ڕێگەی نێڵزەوە کە مناڵێکی عەجوول بوو مناڵێکی هاروهاج بوو کاتێک کە تەمان ئەمە وەکو چیرۆکێکی خەیاڵیە بەڵام لە ڕاستیە لە کاتی گەشتەکانی کاتێک کە سواری پشتەمەری قازەکەی ڕۆشت بۆ بەشە جیاوازەکانی سوید لەوێ ئێوە تانزانی کە چۆن شارەزا ئەبن لە جوگرافیای سوید بە هاوینە بە بەهارە بە زستانە بە پاییزە شوێنە جیاوازەکان سەرنج ڕاکێشەکان چیا بەفر دار و درەخت ئەمە جۆرێک لە خۆشەویستی لای منداڵەکان دروست کرد وای لێکردن کە خۆشەویستیان بۆ نیشتیمانەکان هەبێت لە ڕاستیە لێرەوە فێری چی دەبن بەڕێزان فێری ئەوە لەوە تێدەگەن کە خوێندنگەی سەوز چییە زانکۆی سەوز چییە بۆ لە کوردستانە ئێمە قوتابخانەی سەوزمان نییە هەر ئەدەب و هونەر کە تێکەڵەکەیت ئەگەر ئەوەی گەشتێکی کردبێ بۆ بالی جەزیرەیەکی بچکۆلانەیە لە ئەندەنوسیا لەوێ بیرۆکەی خوێندنگەی سەوز سەری هەڵدا هەر لەوێ هاردیەکان کاتێک کە چاڵێنجیان ئەوەی کە پێڵێن ئاڵنگاری گەوریان ڕوبڕوو بوویەوە لە بواری پەروەردەیە هەستیان کرد بەوەی کە ئەو سیستمەی ئێستا باوەڕ لە قوتابخانەکانە تێرایی منداڵەکانە ناکە و منداڵەکانە پەروەردە ناکە بۆیە ناچار بوون بیرێکیان کردەوە چی بکەن باشە خانمەکە چیرۆکی سێبەهاری بینی سێبەهار چیرۆکێکی خەیاڵیە لە ڕاستیە قسە لەسەر گوندێکەکات کە گوندەکە بەڕاستی زۆر سەرنجڕاکێشە ناو دڵی گوندەکە قوتابخانەیەکە کە بووە بەهۆی ئەوەی منداڵەکان فێری زیرەکی هەڵچوونی بکە فێری زیرەکی ڕۆحیان بکە فێری ئەوەیان بکە کە چۆن بتوانن لەگەڵ ژینگەکەیانە تێکەڵ ببن بۆیە کاتێک کە سەیری فیلمی دۆکۆمنتاری ڕاستیەکی تاڵی کرد بۆ هەفتەرەکەی گێڕایەوە وتی منداڵەکانمان ئاگادار بن ڕوبەڕووی گەورەترین مەترسیە بنەوە لە ئایندەیە ئەبێ ئێمە ئەکشنێک فعلێک کردارێک بکەین بۆ مناڵەکانمان بۆیە هەموو سەرۆت و سامانەکان تەمەن بازرگان بوون هەموو سەرۆت و سامانەکان فرۆشت لە پێناوی ئەوەی کە قوتابخانەی سەوز دابمەزرێنن ئێستا قوتابخانەی سەوز بزوتنەوەیەکی گەورەی لە جیهانە یونسکۆ بڕیاریاوە تا ساڵی 2030 پێویستە لە 150 مەکتەبەکانی جیهان بە سیستمی سەوز بەڕێوە بچێت کە بە تەواوی سیستمی خوێندنی گۆڕیوە سیستمی پەروەردەی بە تەواوی گۆڕیوە بۆیە لێرەیە کاتێک کە تۆ سەیرەکەی دەبینیت لەوە تێدەگەی کە خوێندنگەی سەوز چییە ئێمە لە کوردستانە یەک زانکۆمان هەیە بوو لەگەکەن
بەس یەک زانکۆمانەیە پێ وتێ زانکۆی ئەوش هەوڵەدا ببێ بە زانکۆی سەوز زانکۆی کۆیە باوەیەکی باشە هەوڵ یاوە لێرەیە لەوە تێدەگەیت ببورن ئەگەر هەندێک ئەوەی جیهانی سۆفیا لە بواری فەلسەفان مەبەستی من لێرە چی بوو بەڕێزان ئەوەی جیهانی سۆفیای خوێندە بێتەوە زۆر بە باشی لەوە تێدەگات کە ئەدەب کە هونەر چەندە گرنگە بۆ خوێندنی ئێمە بەداخەوە دەڵێن من وەکو پەروەردەکارێک لەسەر قوتابخانەکانەکەم ئەچم سەیری خشتەی وانەکانەکەم هونەر و وەرزش لە ئەخیرایە لە دەرسی شەشەمایە وە کراوە بە قوربانی بیرکاری کراوە بە قوربانی زانستەکان بەداخەوە دەڵێن کە لە کاتێکە هەموو دنیا سیستەمی پەروەردەی دنیا تەرکیزە سەرەواکە کە چۆن بتوانێت هونەر و ئەدەب کاتە خزمەتی فێربوونی زانستەکانی دیکەش کە بەداخەوە لای ئێمە ئەوە پێچەوانە کراوەتەوە جیهانی سۆفیا لە فەلسەفەیە کە ئەیخوێنیتەوە لە 600 ساڵ پێش زای لە تالیسەوە فێری دەبی هەتا ئەگاتە مارکس و ئەولادش بە وردی و بە جوانی بەڵام بە شێوەیەکی زۆر شارەزایانە بەڕێزان ئێمە لە کوردستانە زۆر بە هوشیاریەوە لەوە تێدەگەین کە گۆڕانی کەشوهەوا کاریگەری گەورەی لەسەر ئێمە داناوە ئەوانەی لێرن طبعاً زۆربەتان هەست دەکەم بەوەی کە لە ڕاستیان لە نەوەدەکانە لەسەربار خەوتووە تو ئەو دیاردانە ئێوە سەردانی گوندەکانتان کردووە لە هەشتاکانە بینیتانە چم و ڕووبارێکی تێدا و چدار و درەختی بی و تو ئێمە کاتێکە ئەچووی لە دوورەوە بۆ ئاوەدانیەک بۆ گوندێک سەیرمانە کرد چنار بی کورد بەتون ئاوەدانی دەرەکەوت دیار کوا ئێستا ئەو دیاردانە کوا دیاردەی قیڕەکردی بۆقەکان کوا ئێستا ئەو دیاردانە شەمشەبە کوێرەکان بۆ نەما بۆ ئێمە ناتوانێت سەربانەکانە بخێن بەڕێزان گۆڕانی کەشوهەوا بە تەواوی بەرۆکی گرتووین بۆیە ئێمە زۆر بە وشیاریەوە بس باسی کتێبەکە ئەکەم و تەواو ئەو بەشەی واز بەڕێزان ئەم کتێبە وەکو وتم بەڕاستی کاتێک کە دەیخوێنیتەوە دلیلێکە کاتێک کە دەیخوێنیتەوە بۆ کێ بۆ مامۆستاکانمان بۆ خوێندکارەکانمان بۆ سەرپەرشتیارەکانمان بۆ کەسانەی کە لەوانی ژینگایە کارەکەن بۆ دایک و باوکانی بەڕێز بۆ مامۆستایانی زانکۆ مامۆستایی خوێندنگەکان سەرپەرشتیاران ڕێنماییکاران ئەوانەی کە گرنگی بە کیمیا و فیزیا و حیا هەموو ئەو بابەتانەی لە خۆ گرتووە بەڕاستی بە شێوەیەکی زۆر جوان وە پێ دەڵێ ئەگەر تۆ بەڕێوەبەری خوێندنگەیەکی چۆن بتوانیت خوێندنگەکە سەوزکەیت پێ دەڵێ کە چۆن بتوانی وا بکەیت کە ڕوبەڕووی گۆڕانی کەشوهەوا ببیتەوە بۆیە بەڕاستی زۆر بە گرنگیەوە لێ ڕوانم بەڵام ئەمەوێت تەنها ئەوەتان پێ بڵێم ئەم کتێبە سێ بەشە بەشی یەکەمی لە 230 لاپەڕە پێک هاتووە 47 بابەتی لە خۆ گرتووە ئەم بابەتان ئەم 47 بابەتە لەلایەن کۆمەڵێک پسپۆڕەوە نووسراون پسپۆڕی جیاواز لە بواری پەروەردە سەرپەرشتیاری پەروەردەی بەڕێوەبەری خوێندنگا سەرۆکی زانکۆ مامۆستای زانکۆ لەلایەن چارەکوانانی ژینگەوە لەلایەن ئەو کەسانەوە کە پسپۆڕ لە بواری کیمیا و ئەحیا و لە زۆربەی زۆری بوارەکانی تێدایە بۆیە بەشی تووشی تێدایە گلەیەکی ئاخر شتم کە ئێڵێن کاکسەرۆر هەستەی بەکە ئەڵێ کاتت تێپەڕیوە کە لە کاتێکا بەڕاستی زۆر شتما بوو لە کتێبەکە حەزم لێ بوو لەگەڵ ئێوە شەیری بکەم بەڵام ئینشاڵڵا بۆ کاتێکی تر یەک گلەیم هەیە بەڕاستی لە کۆمەڵگەی ئێمەیە ڕاگەیاندکارەکان مامۆستاش با جوان گوێ لێبێت بەڕاستی ڕاگەیاندەکانی ئێمە مەبەستن باوەکانن ئەڵێ باوەکان مەبەستمەوانەیە کە زۆرترین بینەری هەیە تا ئێستا نەمبینیوە بەرنامەیەکی بەردەوام هەیە بەڵام بەرنامەیەکی بەردەوامی ژینگەیی پەروەردەیی هەبێ کە کاریگەری هەبێ لەسەر تاک بەتاکی ئێمە بە پێچەوانەوە بەرنامەکانیان ڕێکلامێکی زۆر بۆ شوقاکەن ڕێکلامێکی زۆر بۆ سیتیەکەن ڕێکلامێکی زۆر بۆ بیرسیەکەن کە بەڕاستی زۆرێک لە مادەکانی جسمی تۆ هەڵەبژێ و دوایی تێبێتە کێشە بۆ تۆ بۆیە بەڕاستی داواکەم لە ڕێگەیاندکارەکان لە ڕێگەیاندەباوەکان کاکەم بەرنامەیەکی پەروەردەیی ژینگەیی باشدا دابین بکەن بۆ ئەوەی ئەم کۆمەڵگەی ئێمە بەتاوی وشار بێتەوە من یەکێک لەو ڕەپرسیارە خوێنمەوە لە نەوتەیە گروپەکانەڵێ لە 172 خەڵکی ئێمە شارەزای بە گۆڕانی کەشوهەوا زۆر داوای لێبوردنەکەم ئەگەر کاتێک زیاترم بردبێت ڕێزان هەموو لایەکان بەخێر بێن سەر چاومان زۆر بە خۆشحاڵین بە ناوی ڕێکخراوی سروشتی کوردستان کۆمیسیۆنی ژینگەی کەنەکەەوە بە خێراتنی هەموو لایەکان بکەین
دیارە ئەوەی کە جەنابی مامۆستا ئاماژەی پێکرد کتێبەکە خۆی لە سێ بەشی سەرەکی پێک دێت. جەنابی مامۆستا زیاتر لەسەر بەشی یەکەمی کتێبەکە و ناوەڕۆکی بەشی یەکەم وەستایەوە کە بریتیە لە نووسینی ئەو بابەتانی کە لایەن سپۆڕەکان و هەروها شارەزایان و تەنانەت دایکان و باوکانیشەوە، چکەم کتێبە تەنها بەس بۆ خەڵکانی ئەکادیمی نییە، بەڵکوم بۆ ناو خێزانەکانیشە، بۆ ناو میدیایە، بۆ ناو قوتابخانەکانە، بۆیە لەیانە ڕەچاوی هەموو ئەم لایەنانە کراوەتەوە. لە بەشی دووەم کە لەلایەن منەوە باس ئەکرێت و دواتر بەشی سێم لەلایەن مامۆستا پەیام و مۆک و زانیاریە، بەشی دووەم بریتیە لە نزیکەی 20 بابەت کە ئەم بابەتانە هەمووی لە چەند زمانێکی جیاوازەوە بە تایبەتر لە زمانی ئینگلیزی و هەروەها زمانی عەرەبیەوە وەرگێڕاون بۆسەر زمانی کوردی. و ئەو ژمارەی لاپەڕەکانی نزیکەی 116 لاپەڕەیە. ئەتوانم بڵێم بەشی دووەمی ئەم کتێبە ینی هین بوو، ینی ئەوە بوو کە فکری یا بە ئێمە خەیاڵی ئێمەی فراوان کرد لەسەر ئەوەی کە ئەم کتێبە ئەمڕۆ بێتە بەرهەم. ئەمەش بۆ چەند ساڵ بۆ نزیکەی 8 ساڵ پێش ئێستا گەڕایەوە، کاتێک ئێمە لە ڕێکخراوی سروشتی کوردستان پەروەردەی ژینگەیمان کرد بە ئامانجی سەرەکی کارکردنی خۆمان. بەڕاستی نەمانەزانی چۆن کار بوو بە دیێرانی ئامانجە بکەین، بە تایبەتر کە ئێمە نووسی بوومان ئێمە مانەوێت ژینگە بکەین بە پرۆگرام لە ناو ناوەندەکانی خوێندنە. هەر لەبەر ئەوە لەگەڵ هاوڕێکانمان مامۆستا پەیام کۆمەڵێک هاوڕێی دیکە لە ناو ڕێکخراوەکە ناوەندێکمان دروست کرد بە ناوی ناوەندی پەروەردەی ژینگەی و دواتر چووینە سەرەوەی کە بەشێکی وەرگێڕانمان تیا دروست کرد. گەڕاین بە دوای ئەوەی کە ئەو بابەتانەی کە لە زمانە جیاوازەکانەوە هەن وەریان گەڕین بۆ سەر زمانی کوردی بۆ ئەوەی ئێمە لە ناو ناوەندەکەی خۆمانە سوودی لێ ببینینەوە. بۆی ئەو بەشانی کە وەرگێڕاون زۆرینیان بریتین لەو بابەتانە. و دواتریش ئێمە هەندێک بابەتی تر دروست بوو لە ئەوەی کاتێک کارمان لەسەر کۆکردنەوەی ئەم کۆکردنەوە و نووسینی بەشەکانی تر کرد، بۆی هەندێک بابەتی تریشمان تیا وەرگێڕا. بە شێوازێکی گشتی لەنێو بەشی دووەمی کتێبەکە کە خۆی لە نزیکەی 20 بابەت ئەبینێتەوە، ئەو ڕێگانە پیشانی مامۆستایان، پیشانی پەروەردەکاران و تەنانەت پیشانی دایکان و باوکانەیە کە چۆن مناڵێک لە ناو خێزانەکە یاخود مناڵێک لە ناو باخچە یاخود مناڵێک لە ناو قوتابخانە چۆن هەنگاوەکانی پارێزگاریکردن لە ژینگەی فێر بکرێت، چۆن بەهای ژینگەیی تیا بچێنرێت. ئەمەش لە ڕێگەی کار و چالاکی جیاوازەوە کاری لەسەر کراوە. بۆیە من نامەوێت زیاتر ئەمە درێژ بکەمەوە، کتێبەکە لێرە لە بەردەست ئەبێت. ئەوەی کە گرنگە لە ڕێگەی ئەم کتێبە و کە ئێمە کارمان لەسەر گەیاندینی بۆ بڕوایی کە بواری پەروەردە و ژینگە بوارێکی تەواو فەرامۆشکراوە لە هەرێمی کوردستانە. یعنی ئێمە بەشمان هەیە لە ناو زانکۆکانە بە ناوی بەشی پەروەردە، بەشمان هەیە ناوی بەشی زانستی ژینگەیە، مەسەلەن لە زانکۆی سەلاحەدین هەمانە، لە کۆلێژی سامانە سروشتیەکانی شارباژێر هەمانە کە سەر بە زانکۆی سلێمانی لە سێ بەش پێگێت. بەڵام بەشێکی تایبەتمان نییە بە ناوی بەشی پەروەردەی ژینگەی، هەتا دەرچووی ئەم بەشەشمان نییە. مەسەلەن ئێمە کار لەسەرەوە کەینەوە ماوەی چەندین ساڵە لەگەڵ زۆرێک لەو سپۆڕە ژینگیانی کە لە کوردستانە هەن، مەسەلەن کەسی وەکو جەنابی وەکو دکتۆر ساڵح نەجیب خۆشی لێرە حزوری هەیە کار لەسەر بە پرۆگرامکردنی ژینگەکەین بۆ ناوەندەکانی خوێندن، کە توانم بڵێم ئەمە یەکەم جارە ئێمە سەڵ باسی بکەین کە ڕێکخراوی هاوبەشمانی و پرۆژەیەکی زۆر درێژخایەنە کە لە چەند ساڵی داهاتوە ئینشەڵڵا بەرهەمەکەی ئەبینەوە. بەڵام ئەگەر گریمان ئەو ژینگەیە بکرێ بە پرۆگرام ئایا کێیەک ئەو وانانە پێشکەشەکە، ئێمە دەرچوویەکی ئەو بەشەمان نییە، بۆیە ئەمەش پێویستێتێکە بۆ خوێندنی باڵا کە بەشێکی تایبەتمان هەبێ بە ناوی بەشی پەروەردەی ژینگەیەوە. من بابەتەکە زیاتر درێژ ناکەمەوە، ڕێگەکەی هەڵینەوە بۆ ماوەکەی هەڵینەوە بۆ هاوڕێمان مامۆستا پەیام بۆی لەسەر بەشی سێم قسەمان بۆ بکات. ئێوارەتان باش ژینگە دۆستان، دڵخۆشم کە ژمارەیەکی بەرچاو لە کەسانی ژینگە دۆست و ئەکادیمی پەروەردەکارانە بینم لێرە. بەخێر هاتن سەرچاو. بابەتی ژینگە پرسێکی گرنگە کە ئەمڕۆ بایەخێکی گرنگی هەیە و توێژینەوە زانستیەکان ئەمڕۆ لە تەواوی جیهانە کردویانە بە بابەتی توێژینەوە و لێکۆڵینەوەکان و پرسێکە ئەتوانین بڵێن تەواوی جیهانی گرتووەتەوە. من زۆر دەستخۆشی لە بەڕێز کاک سەرۆر قەرەداغی سەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستانەکەم کە من خۆم شایەتی ئەدەم کە ئەوەی کە من ئاگام لێ بێت 12 ساڵ بۆ سەرەوەی لەوە چێ زیاتریش بێت کە خۆم لەگەڵی ئەندامی ڕێکخراوی سروشتی کوردستانم کارەکات بۆ ژینگە و ئەتوانم بڵێم ئەگەر ڕێکخراوی سروشتی کوردستان و خودی کاک سەرۆر قەرەداغی نەبووایە، یعنی ئێستا ژینگە پێگەیەکی کەمتریە بوو لە کوردستانە. دەستخۆشی لێکم بۆ ئەم کتێبە گرنگە کە کتێبخانەی کوردی توانم بڵێم کتێبخانەیەکی هەژارە
لە ڕووی بابەتی پەروەردەی ژینگەییەوە و ناونیشانی کتێبەکە بۆ خۆی ناونیشانێکی زۆر دڵخۆشکەرە چاندنی هۆشیاری بەرەو پرۆژەی کردداری واتە بابەتەکە تەنها لە تیۆریا ناگەڵینەوە ئێمە ئەیکەینە بابەتێکی کردداری ئێمە بۆ خۆمان لەگەڵ تاکسەرۆ قەرەداغیە ماوەی 5 ساڵێک ئەبێت بۆ سەرەوە کە پرۆژەی پەروەردەی ژینگەییمان من وەکو خۆم وەکو ئەندامی ڕێکخراوی سروشتی کوردستان بە کردداری ئەمەمان جێبەجێ کرد کە تایە پرۆگرامێکی باشمان داڕشتی و ڕۆشتینە باخچەکانی مناڵان هەتاوکو قوتابخانەکان و بازنەیەک و بازنەی دووتە بابەتەکانمان بە ڤیدیۆ بە ئەنیمەیشن و بابەتی وێنەی پێشکەش کرد نەک تەنها لە شاری سلێمانیا بەڵکو لە شارەکانی تری هەڵەبجە و هەولێر و عەربەت و ئەوەندەی کە دەستمان پێ ڕاگەیشت بێ. بەڕێزان پرسی ژینگە پرسێکە توانین بڵێ کە یۆڤال نۆ هەراری لە کتێبی مرۆڤی ژیراڵێ مرۆڤ بوو بە بوونەوەیە کە زاڵ بێ بەسەر زەویە واتە بێجگە لە کاریگەری سروشتەکان کە بەسەر ژینگەوە هەیە مرۆڤ دەستێکی باڵای هەیە لە ناهاوسەنگکردنی ژینگەیە. ئێمە ئەوەی کە بمانەوێ ئەم هاوسەنگیە ڕابگرین یان بهێنینەوە ئەمەوێ بچمە سەر پێناسەی پەروەردەی ژینگەی چۆن بتوانین ئەم هاوسەنگیە بێنینەوە لە پێناسەکەی یونسکۆ کە ئەڵێ پەروەردەی ژینگەی کردداری هۆشیارکردنەوەی دانیشتوانی جیهانە دەربارەی ژینگە و بەهێزکردن و پرچەکردنی تاک و کۆمەڵ و کۆمەڵگەیە بەناساندنی ژینگە و کێشەکانی ژینگە و چارەسەرەکانی ژینگە. بەڕێزان ئێستا هەموو ئەزانین کە ژینگە با بڵێن ناهاوسەنگ بووە. دۆرکایم کۆمەلگا ئەکا بە دوو بەشەوە کۆمەلگەی ئەندامی و کۆمەلگای ئەندامی و کۆمەلگەی میکانیکی. ئەم دوو کۆمەلگەیە مەبەستی لەوەیە کە شارنشین و لادێنشین جاران کە لادێمان هەبوو بە مانای وشە لادێ بوو با بڵێن وەختێک دارەکان سەقفەکەمان دار بوو با بڵێن بەتەواوەتی گوند بوو ئێستا باوەڕەکەم کە نیمچە گوندە چکە شێوازی گوندی پێوە نەماوە ئەو کاتا خەڵکەکان با بڵێن کاردێکیانە کرد پێکەوە زیاتر بەر سروش دەکەوتن بۆیان گرنگ بوو کە ژینگە بپارێزن بەڵام وەختێک کە مرۆڤ دێتە شار و ئەبێتە شارنشین پسپۆڕی وەرەگرێ ئەو کاتا جۆرێک لە خۆپەرستی بۆ دروستە بێ و ئەکات هەموو ژینگە هەموو سروشت بخاتە خزمەتی خۆیەوە کە ئێستا چاوی خۆمان ئەیبینین وەکو لە وڵاتانی زلهێز کە مەکە با بڵێن کارگەی گەورە ئەو هەموو پیسەی کە ئەیکەنە ژینگەوە و بڕینەوەی دارەکان. ئەمەوێ بچمە سەر خودی کتێبەکە کە لە بەشی سێهەمیە ڕاو بۆ چوونی کۆمەڵێک کەسانی پسپۆرت توێژەر پەروەردەکاران لەم کتێبەیە کە گرنگیان پێداوە باسییان کردووە باس لەوەکەن هەمویان لەسەر ئەوە کۆکن کە ئێمە لە ئێستایە هیچمان بەدەستەوە نییە ئەوەی کە پەروەردەی ژینگەی لە ڕێی مناڵەکانمانەوە بتوانین ئەم هاوسەنگیە بۆ زەوی بۆ سروش بگێڕینەوە. هێربێرت میت لە تیۆریە بەناوبانگەکەی خۆیان بە ناوی گشتاندنی ئەوی دیا ئەڵێت مناڵ لاساییکەرەوەی گەورەیە واتە مناڵ هەمیشە چاو لە گەورەکانەکە و هەر فرۆید بۆ خۆی ئەڵێت مناڵ گەورەی باوکی مناڵیە بە پێچوانەوە مناڵی باوکی گەورەیە واتە ئێمە لە گەورەیە هەموو ئەوەی کە هەین کۆکراوەی مناڵیمانی واتە ئەم کەسایەتی ئێمە بۆمان دروست بووە لە مناڵیە بۆمان دروست بووە ئەگەر ئیشمان لەسەر خۆمان نەکردبێت بۆیە ئێمە ئەتوانین ئێستا پەروەردەی ژینگەی و ئەم کتێبە گرنگە کە باوەڕەکەم لە کتێبخانەکانی کوردستاندا بگەڕێی بە پەنجەی دەستت نەکرێت کتێبێکی ئاوە چەند گرنگە بچێتە پرۆگرامەکانی خوێندنەوە لە ناو کتێبخانەی ماڵەکانە هەبێ لە کتێبخانەکانی کتێبخانە گشتەکانە هەبێ و لە هەمووی گرنگتر لە ناو کتێبخانەی قوتابخانەکانە هەبێت و لە ناو کتێبخانەی زانکۆکانە هەبێت کە من بۆ خۆم ئێستا لە زانکۆم وانەیەکمان هەیە جێی دڵخۆشیە کە ناوی وانەی ژینگەیە بەڵام هێشتا زیاتر پێویستمان بەوەیە کە بابەتی ژینگە بکەینە بابەتێکی کردداری ئەگەر بمانەوێ بابەتی ژینگە بکەینە بابەتێکی کردداری وەکو وتم ئەبێ لە مناڵەکانمانەوە دەست بکەین چونکە مناڵەکانمان بەپێی هەموو توێژینەوەکان بەپێی هەموو بیرروڕا و تیۆریەکانی فەیلسوفان منداڵی قۆناغێکی گرنگە کە ئێمە ئەتوانین هەموو بەهاکانی تیا بچێنین بەهای ژینگەیی یەکێکە لەو بەها گرنگانی کە ئێمە توانین لە مناڵەکانمانە
بیچێنین من بۆ خۆم ئەزمونم هەیە لەم بوارەوە بابەتی ژینگە پەروەردەی ژینگەیمان برد بۆ شاری هەڵەبجە لەوێ لە ڕێی ڤیدیۆ وێنەوە پیشانماننا کە کاتێک بنێشتێک فڕەیەیتە سەر زەویەکە کۆترێک یا خوتەیرێک نازانێت کە ئەمە بنێشتە ئەی خوات و قوتی ئەیا و لە بینی گیر ئەبێ مناڵەکان هەمووی پەرۆشیێکیان هەبوو سەری ئیمائی دەموچاویانەمەکرد چەند خەفەتیانە خوارد چەند پێیان ناخۆش بوو کاتێککە ئەم باڵندەیە نازانێ ئەمە بنێشتە قوتی ئەیات و ئەی خوات و لێ لە قوردی گیرە بێ و خەریکە ئەمرێ و ئیتر لەویان مناڵێکە کە خۆی یەت ڕزگاری ئەکات بە شێوازێک من بۆ خۆم کە چیرۆگنووسی مناڵانم کتێبێکم هەیە بە ناوی ژینگەکەم دەپارێزم کاتێک کە باسی ئەم بابەتانە ئەکەین بە چیرۆک بۆ مناڵەکانمان ئەی گێڕینەوە اینجا ئەو مناڵە یەکسەر لە زاکیرەیە ئەمێنێ ئەوانەیە لە ئەیکا بە پراکتی وای لێکە یعنی بە مناڵەکانم وت ئێستا ئێوە ئەتوانن یعنی ئامادەن بنێش فڕێن لەسەر زەویەکە هەمویان زۆر جوابوون نەوەڵڵا مامۆستا بەخۆ فڕی ناین بۆی چۆلەکەکە نەمرێ یعنی ئێمە ئەتوانین لە ڕێی ئەم چیرۆکانەوە لە ڕێی هونەرەوە لە ڕێی شانۆگەریەوە بتوانین و لە ڕێی پرۆگرامەکانی خوێندنەوە کە ئەمە زۆر گرنگە دەستخۆشی لە کاکسەرۆرەکەم کە ماوەی بۆ 5 ساڵ ئەچێت سەرقاڵی ئەوەی کە پرۆگرامی ژینگەری بکەین بەوانەیەک لەناو پرۆگرامەکانی خوێندنا بخوێندرێت و ئێستا سەرقاڵی بە دوواداچینەوەی بابەتەکانی لە ڕەوزەوە هەتاوەکو کۆناغەکانی تر و ئێمە دڵنیاتانەکەمەوە خودی خۆمان نمونەی بۆ مناڵەکانمان چونکە فەیلسوفان ئاماژە بەواکەن کە مناڵ چاوڵێکەرە لاساییکەرەوەیە و ژانپیاژە خۆناغەکانی مناڵەکە بە 4 کۆناغەوە هەتا کۆناغی 7 ساڵی مناڵ وەرئەگرێ و دواتر ئەیداتەوە واتە مناڵ ئاوێنەی ئێمەیە لە گەورەیە ئێمە پێویستمان بەوە نییە بە گەورەیەک بڵێن بوتڵەکەت لە جامەکەەوە فڕەمەیە بەڕاستی من ئێستا شۆکە بم کە ئەبینم باوکانە بینم مناڵەکانیان لە تەنیشتیانەوەیە بڵی ئاوەکەی یان جگەرەکەی لە جامی سارەکەی فڕیاتە دەرەوە ئەمە ناخود ئاگا ئەم مناڵە وێنەی ئەو باوکە لە مێشکە ئەچەسپێ لە گەورەیە چەند تۆپی بڵێ ئەم کردەوەیە جوان نییە ناشرینە لۆمەیکەی ئیلا ئەبێ بە یاسا سزای بێ وەکو وڵاتانی ئەوروپا ئەبێ بە غەرامە سزای بێ فێریکەی بە یاسا فێریکەی بەڵام ئەگەر ئێمە پێش یاسا کەوتین لە پەروەردەوە توانیمان مناڵەکانمان بکەین بە کاتێکی ژینگە دۆست ئیشی لەسەرکەین ئەم کتێبە ڕێبەرێکی زۆر گرنگە دڵنیاتانەکەمەوە کە بابەتی زۆر باشی تایە بابەتەکان بابەتی ئاسایینی توێژینەوەی تایە تیۆری تایە بابەتی زۆر باشی تایە هەم بۆ قوتابخانەکان هەم بۆ خێزانەکان هەم بۆ ناوەندە ئەکادیمیەکان هەم بۆ ناوەندە پەروەردەیەکان زۆر گرنگە بۆیە ئێمە توانین هەرێک لای خۆمانەوە نمونەیەکی جوان بین بۆ دەوروبەرمان و بۆ مناڵەکانمان ئەوەی کە ئێستا دەستمان پێی ڕاگا بێ لە ڕێی پەروەردەوە بێ وەکو ئاماژەم پێکرد ئەوەی تریشی ئەتوانین لە ڕێی یاساوە ئەمە بچەسپێین دەستان خۆش بێ و سپاس بۆ ئامادەبوونتە سپاس بۆ هەردوو بەڕێزمان ساڵمەر و کاتدا کاوەتیتوانم شیکاری ناوەڕۆکی کتێبەکەیان کرد هەرچەندە زۆر بابەتی تایە کە تەنیا خوێنە دەتوانێت بزانێت وڵایەکە لەکوێ چۆنە بێت بەڕاستی وەری بێتە بیگوازتبوونەوەگانی داهاتوو بە حکمیەوە کە کتێبەکە نوێیە نەخوێنراوەتەوە بابەتەکەی وتم لە سمای گرنگیدانی ئەم کۆمسیۆنی ژینگەکە نەکەوە هەمیش کاک سەرۆر و دەستگاگە بە مەسەلەی ژینگە بە گرنگ دەزانم ئەو ڕێزانە کە لێرە ڕاستەنجەکانی خۆیان یان پرسیارەکانی خۆیان لە مامۆستا سەرۆر و بەڕێزەی کە شیکاریاکە بکەن بەڵام یەک تکای لایەنە بۆی کە سەردانی کاتەکەکەین و بتوانین زیاترین کەس بەداخل لە مۆزوعەکە کاتەکانمان لە شێوەی دابشکەین کە هەموو ڕێزانە بتوان قسە بکەن سواس سپاسانەکەم دەستان خۆش بێ دەستخۆشی لە دکتۆرەکەم کە چالەکەمانێکی زۆر بۆنە سەبارەت بە تێبینیەکە زۆر جوانە لەسەر ڕاگەیاندن لە کۆپنهاگن تیم یەکێک لە بەندەکانی ئەوە کە من هەمیشە ئەستەشەر خەریکی ژینگەم بە حەقیقەت دەردەوەکردنیە شوێیەکەم کەتیش کە 2008 لە ڕادیۆی خاک ڕۆژنوا هەبوو سێر ڕاگەیاندن لەشون بە تەلەڤیزیۆن و ڕادیۆ بۆ پێشەکردنی بەنامەی ژینگەی خاک بەنامەی ژینگە بە حەقیقەت ژینگە لە سەرۆ هەموو ئیشەکانی مرۆڤەوە سەرپەرشتیاری لە زۆربەی زۆری وڵاتان ژینگە ڕێک لەگەڕی ئاسایە بەڵام بەداخێکی گران و لای ژینگە کرا بە وەزارەتەوە کرا بە دەستە چاودێری ناکرێت من هەتا ئەسە دەستبەرداری ژینگە نەبووم
ژینگە لە تاکی کۆمەڵەوە دەستێکە ژینگە و ژیان ژینگە و ژیان نەک ژینگە بۆ مەرامێک بەکاربێنرێ بۆ بایتەتی بەڵام بەداخێکی گرانەوە لە دەرگای خاکپیان و پاحەفیز بێ بەڵام چون لەنەوە بەردەوام بە خۆ بەخشانە ئێستا شەرخەلیکی ژینگەم ئەبێ لە تاکی کۆمەڵەوە دەست پێ بکات چونکە لە ستۆکۆڵم یەکەم کۆنگری ژینگەی کە بە 1970 یەکێک لە بڕیارەکانی ئەوە بوو کە ئەبێ ژینگە بخێتە پرۆسەی خوێندنەوە بەندە لە نەوەتەکانە حکومەتی هەرێمم بێ ئاگادار کرد بخێتە پرۆسەی خوێندنەوە و زیاتر لە 1500 خوێندنگان بەسەر کردوتەوە ناوچە خوێندنگانەکان دکتۆر سەرۆژ شارەدای کە چیمانەکە لەگەڵ ژینگا چۆن ڕانبێن بەڵام بەداخێکی گرانەوە کردنیکی ئەو کوشتەش زۆر جوان بوو بابی ئەوروپاوە نەبێت لێمە تێگەشتوتر بن ئەوروپا بابی غەرامە ئاقلیتر بوو پۆڕن لێدانێک 500 یۆرۆ جگەرە فرێدانێک 300 یۆرۆ غەرامەیەکی لای ئێمە حکومەت زەعیفە لاوازە لەو واردەکە تا ئەستا داربڕینەوەیەکێک دەست بەسەر نەکراوە لەسەری تا ئەستەش بە دووادار چوون ئەەکەم ئەوەی کە ئاگرەکە بەرئاتەوە بانقەس سروشی جوانی کوردستان بێنێ تا ئەسێکێک لێپێچینەوەی لەسەر ئەبێ هەمووان دۆستی ژینگە بین ژینگە مرتی هەمووانە ئەرکی پاراتی سەرشارمانە دەتان خۆربێریشێکی زۆر جوانە و بەندەش زۆر مەقالات نووسیوە لە گۆبارەکانی ژینگە و ژیان شارەوانی سلێمانی کوردستانی نوێ کە ئەبێ ژینگە نابێت دەستبەرداری بین شۆرشێک پەرپا بکەین پاشگەزی گیانەکەین دەستخۆشیتان لێگەم بەسەر کەوتوو بین دەستان خۆش بێ سەرکەوتوو بن بەڕاستی ئەم چینی نخبەیە بووین بە خەمخۆر هەر باسی کێشەکان نەکەین نازانم باسی دەرمان بکەین باسی ژینگە بکەین باسی خواردن بکەین باسی ئاو بکەین باسی چی بکەین بۆ هەمومان لەگەڵ ڕێزم بۆ جگەرەخۆرەکان وەکو جگەرەخۆرمان لێ هاتووە جگەرەخۆر کاتێک کە پاکەتەکە کرێ لێ نووسراوە کە ئەبێتە هۆی سەڵتان و چی بچی کەچی هەر بەردەوامە لە جگەرەخۆری ئێمەی کورد هەر شتێ هەتا لە دەستی نەی قەیری نازانێت زیاتر لە 150 ساڵ نەمەوە پێش بۆی ژەو ئەزمە لە دوو لە سێری و کردایە 2 مەتر دڵ و خاکەکەی دیار نەبوو هەموو دار بووە هەر هەمووی هێنایانە بۆ حەمامی ئەم شارە کەس نەبوو ئەم دارانە بڵێ بۆ هەڵی ئەکەنن لە ڕەنگەوە دەریێنن ئێستاکەش کە گوێمان لێ ڕۆژانە کە باسی بەنداوەکان دەکەن ئەوەنە سانتیمەتری ماوە پڕ بێت و ئەوەنە مەتری ماوە پڕ بێت و ئەوەنە ملیۆن و ملیار لیتر ئاوی تایە بەڵام لەکوێ هەیە ئاو بەقۆ ئاوی سیوان کە پێ ئەو دەربەنیخان پیستر بێ بۆ ئەم هەموو ئاوەڕۆی شاری سلێمانی و هەڵەبی تازە و سێسەها ئەمانە هەمووی ئەچێتەوە دیسەرچاوی ئاوی خواردنەوەی چەندین شوێنی کەشە ئێمە ئەمڕۆ ئەو عەرزەی کە لەسەری ئەژین ئەو خاکەی کە پێی ئەوترێ کوردستان من زۆر گەڕاوم وڵات هەیە بەس ئاوی هەیە وڵات هەیە بەس سەوزایی هەیە وڵات هەیە بەس شاخی هەیە وڵات هەیە بەس سەیرانگای هەیە ئێمە هەر هەموویمان هەیە ڕێزی نازانی من و تۆ چیمان پێکرێ لەگەڵ مناڵەکەی خۆمانە ئەوەی ئەکری ئیشێکی تاکیە ئەمە ئیشی حکوومەتە من ناتوانم شاخێک تەختکەم بەڵام بازرگانێک دەتوانێت کەسێک بە پرۆژەی توانێت حکوومەت ئەیتوانێ ئەمە ئیشی دەستە جەمعیە ئەبێ هەر هەمومان هەڵی بۆی تاکە کەس هیچی پێ ناکرێت شتێکە بوو لە مناڵیە ئەمان خوێن ناوت هێز لە یەکێتیدایە کابرا کوڕەکانی کۆ کردەوە بەڵام ئەمڕۆ کەس خۆی بە خاوەن نازانێ چۆن ئەچی لە شوێنێکە کەپێکەکەی تو ئێوارە ئەگەڕێیتەوە هەمووی ئاوایە لەم شوێنە شتێکە کرا بۆ نەورۆز پەیوەندی کرا بە چەندین شاعیر و ئەدیبدۆستەوە شتێ حازرکا بۆ نەورۆز وەڵام یەکێکیان وتی ئەوەی من ئەبەستێ بە کوردستانەوە تەنها قۆنەرەکان ئینتیما نەماوە بۆ کوردستان خۆشەویستی نەماوە نازانم لەکوێوە دەست پێ بکەین سێری هەر شتێکی لە ژینگە خراپترە سێری خواردن بکە سێری عەلوەکان کە بزانێت چی تایە ئێوە خۆتان زێراعی نەزانن ئەو مۆزەی لە بازاڕە ئەیبینن کیلۆی بە 2000 ئایا بۆ خواردن نەشین چۆن زەرد کراوە ئێوە ئەزان کەڵکیگە نەزانێ ئەوە اختصاصی ئێوەیە ئەوە هەر بۆ خواردن ناشێ بڕۆ سەیدەلێکان زیاتر لە 20 نوع حەبی پاراستۆڵ لە سەیدەلەکانی سلێمانیە تەنها ئێرانێکە دیعای ناکەم بۆ ئێران تەنها ئەو ناوە عیلمیەکەی لەسەرە هەر یەکۆ ناوی شەریکەیەکی لێناوە هیچیان ناوە عیلمیەکە نییە سوپاسدان دیوارە باش دەستخۆشی لە ڕێکخرانی ئەو پەڕاکەین و دەستی ئەو لەمسە خۆش بێتە لە ژینگەوە
ئەو میسکینیان ناوتە بەدان دیار لە ژینگە برادران پەیوەندی بە ژیانی ئینسانەوە هەیە پەیوەندی بە ژیاریەوە هەیە سێکۆڵەکەشی خاک با ئاوە ئەم سەرچاو سێ ڕێگەزەی کە کاتەی ژینگەن ئەبێ پارێزرێن ئەمەش پێویستی بە ڕوحی ژینگە دۆستی ژینگە پارێزی زانیاری لەسەر ژینگە بۆ هەموو تاکێک بە وشاردنەوەی تاک ئێمە ساڵەهایە خاوەن دەوڵەت نەبووین هەر داگیرکەری هاتی بێت وڵاتەکەمانیان کاور کردو و سەرچاوی ئاومانیان کردوەوە با خودارەکانمانیان سوداندووە و هەواکشمانیان پیس کردووە مەسەل بۆ نمونە مەسەل ئەو هەموو کارگە و ئەو هەموو ئۆتۆمبیل و ئەو هەموو شتانی کە بەرهەمهێنەری دوانی ئۆکسیدی کاربۆنی باکەمان پیسەکەن هاواکەمان پیسەکەن بەڕاستیەوە بێ مەسەل لە ڕێی کوالتی کۆنترۆڵەوە لە ڕێگەی ئاماری خەڵک و پێداویستی خەڵک لە ئۆتۆمبیل ئەوە پێی هەڵ بسێندرێت بە تایبەت ئەو ڕێکخراوانی کە خەریکی سروشت و ژینگە و کۆمەڵی سەوز و ئەوانن داواکاری یعنی بەڕاستی دەستیان خۆش بێت کە بەبەخشانە و کاراکەن بەڵام کاریگەریان لەسەر تاکی کورد هەبێ بتوانرێت ڕێی عام دروستکرێت لەسەر ئەوانە مەسەلەی سەوزایی و دار و درەخت و شاخ و کەسکان وەوانە بەڕاستی ئەمە سەرچاوەیەکی باشە بۆ سیاحەت بۆ گەشتیاری بەڵام بەداخەوە لە پێناو هەندێک پارە و گەشتیاریە خەرکەوە گێتی ئەوەشمان لەدەسەر چییە مەسەل من پێشنیاز دەکەم بۆ ئەمەیانە لە سەیتەرەکانی کفری بانیمەخان هەولێر بەڕاستی دەستەی ژینگە پارێز نەنەری ئێوەدا بنێت بە کیسەی خۆڵەوە و بە ڕێنمایی و بە ئەو سزایانش کە هەوڵ بدرێت لە دەستەی ژینگە پارێزەوە لە سەرکارەتی حکومەتی هەیەم هەراری بۆ دەربچێەوە بە هین نەڕەکە خەڵکی نێتەسێ و لە ڕێگەی بەڕاستی دەستپۆشی لەو برادران ناکەین کە باسی ئەوەیانە کرد کە چەندین سەردانیان کردە بۆ خوێندنگاکان لە باخچەی ساوانەوە هەتا خوێندنی باڵا پێویست ئەکا هەوڵ بدرێت لە ڕێگەی وەزارەتی خوێندنی باڵا و پەروەردە و دەستەی ژینگەیش بکرێت بەڕاستی لە ڕووی منهەجیەوە لە منهەجی قوتابخانەکانە تا ئاستەباڵەکان وەکو دەرسێک بخوێنرێ بۆی تاکی کورد بەنگاڵیەوە خۆشەویستی و دۆستایەتی بۆ ژینگە و خاکی وڵات و ئاو و شتەکان هەبێت چوارەم یعنی من پێشنیازێکشم کرد ئەو ڕۆژارێک لە هەفتەی ڕابردوو لە ڕۆژێکی تر لە هۆڵی کوردستانی نوێ برادرێک کتێبێکی عینن لەسەرەوە دەرچوان بوو ئەگەر بکرێ باجێک بخرێتە سەر هەموو ڕسوماتێ لە سەتایەکیش بێ باجی ژینگە پارێزی بێ بۆی خەرەبووی ئەو خەسارەتە بکرێت کە دەرێ لە ژینگە ئاو کە سەرچاوەیەکی سروشتیە و سەرچاوەی هەموو ئاوە سازگارەکانی کوردستان هەردوو ڕێباری دژدە و فرات و بە ڕووبارە بچووەکانی ترشەوە سیروان و هەردوو سێ زەی بشوک و زەی گەورە ئەوانە یعنی بەڕاستی ساکە مەترسیان لەسەرە و ئێمە وتانین هەتا بکرێ بۆند و سەدی لەسەر بکەین و هەروەها مەنعی ئەو بیرەی توازیانە بکەین بە شێوەیەکی ڕەها ئیساکە بێ هەڕەکردنێک ئەم ئاوە خەزنکراوی ئاوی ژەر زەوی بە تایبەت مەبەستمە خەزنکراوی ملیۆنان ساڵە کە حەقی نەوەی داهاتومان هەیە بەڵام خەریکە بە تاوانە چێویش جا بۆیە ئومێدم وایە و پێشنیازانە بە هەند وەرگیرێ و دەستان خۆش بێ و زۆر خۆشحاڵین کەوا بتوانن لێ ژینگە لای تاکی کورد خۆشەویست بکرێ و زۆر سپاس ممكن أعطيك عن باش لازم نتوصل نجيب سبول لوالي جديدة حسب الجوابة إيه أساس مش مشكلة سبعت بعدين روش جديدة هذه بتستعمل مش مشكلة وبيجوا كاتي كم جرام هو بدره يمكن بلان وحولا بوك دوي بيش جديدة تو بروبوزال بيج تقديم كده ما ينفع موافقين لسرعات بس حرب البروبوزال اللي بعد براو تقريبا بدم داو يعني ايش بكيتو حتى حكاتك بريد الرزاع بو بسروش زانكو بيوتم تالي شنو تواتاي بيني والله بكلام حبوني للبوني باشتر اما لا يعني دوم سبارت بالورديشن ده هو برز ما مستعمل ماشي فيش شو صار بروبوزال بالورديشن ده بس لوكاتي زانكو تقديم ليش شو صار بحمود ديتيليو بوي كلا بشي جنبي شو عتاب بيتو
ئەم بە شەش چۆ بواری مەلبلانێ لە بێتی زانکۆ جیاوازەکان کۆلێجە جیاوازەکان بەشە جیاوازەکان و ئەویشیان لەبار برد ئەویشیان لەبار برد ئەتە دەستێکی یعنی ئەم کەسی دیارکردن باوەتی اینجا ئەوەی کە گرنگە ئاماژەی پێ بکرێت کاتی خۆی سەرۆکی ڕژێمی عێراقی پێشوو پرۆژە یاسایەکی دەرکرد کە ناوی مەحوول ئومیە بکرێت کۆنتڕۆڵکردن لەسەر مەحوول ئومیە یعنی چونکە خەڵقێکی زۆر لە عێراقا نەخوێنەوار نەزان بوو ئێستا قانونێکی تشریع کرد کە ئەبێ بە تایبەتی ڕەگەزی مێ يعني مليونها كس رجزي بيها من الحلوان يعني بريالي جديد كس بيجي أبين نحن نوال العراق لمن كواتا أمان جي مش أبين لم هالمتانا أولا نفاني جنجين يعني نفاني جنجين بعضهم رمشتين بدور مشكلة يعني خدمتي جنجين لبرجوانتي لصلاة دارانية لبرجوانتي سماها دارانية بحموش يويت أستن نبت دم عيجة تبيجة داعي رجليني بابن أولاً طبيعي لفاني جنبي بوي كيف بروتين جنبي طبيعي كمال هوكاري يكم هوكار يعني بوي أويتا بابن إما باكراوند كي معرفتي وانا إني خلقي كمان بشيوشي بشتي بقوالي جنبي حتى وقت بيس باقي كده يهم عندي اقتصادي أبنين كساتيك بوكو سيروتشي أمريكا كترامب لاتفاقية 2015 باريس يعني دعاو كركوتو كلا يعني كمال قبل برنسيب أبو جيجيني كان درباري بوراني كشوروا بيك تيتر يعني بابن همو أو ركوتناني باش كسبو ودعا واحد شي وماتاني دوستو أحبابي هبو أوني يعني باش كسبو كواتر رحندي أبولي رحندي كي بابن هستيارة بوينك أبي بأسفين لبردني جدا سيهم أو ياسا قانوناني كهير إما ياسا يجوزاو السمان هي ياسا يجوزاو الحشبار هي بمعنى كمان هي كو بيجي كان يان شو تبواني جيب جيكتن وكو بيس كان يان كاري بيك لاو وكو بيس يعني كاري بيناكت لبرجوانتي كومالك بصلاة دالية لبر أوا يعني من زور بابن جشبين نيم بويك حماية تنفيذني والله ممكن مع مسائل الرزوتي أكيد إما ديتو فلسفيك مع هبة يعني تشوف أي خير بريشة جورة بيتيري تشوف بيبر مونيتر بيبر شاودير لسه جورة أكيد يعني إما توزع بروبيش شو يعني ببيني بخومانه ولا برويكا باوكي عدايك كي عبيني من على كي سيجي خيري بيرد ناشار أبيت إحراج بيت كرجالي كات وسواس تاني دەستان خۆش بێ سەرکەوتوو کرایە دکتۆر شتێکی جوانی ئەبێ واعی ژینگەیمان بێت ئایا بەوە نییە کە ئەگەر بتوانێت پرۆژە یاسایە تەقدیم کە لەوانەکانە بێت ئەوە شتێکی چامیە بۆ کورتی زۆر سپاس سڵاتان لێرە بەزەسەربوون شەمەندەری تەبێژی ناوەندی ژینگە ئاوادانکردنی کوردستان دەستخۆشین بۆ بەڕێز کات سەربەر دارەخرای سروشتی کوردستان کۆمیسیۆنی ژینگەی کەلەکە بۆ دەستدانزراوەی جەماعەتیان خۆشحاڵم کە ئەمڕۆ لەم کۆڕای ئامادەم ناسانی کتێبکەوەی ژینگەی لە هۆشیاری ژینگەی و بەکرداری کە ئەمە دەورێکی گرنگ و ئاستێکی باڵا ئەبینێت لە ئاستی زانستی کتێبخانەکان ئەم دەڕی هۆشیاری ژینگەیەوە ئەگەر ئێمە بینە سەر واقعیش کاتێک هۆشیارە ژینگەیەکان بەهای ڕاستەقینی خۆی ئەبێت کە ئێمە بچینە ناو کردانی میدانی و لەڕێی کار و چارەکیەکانمان لە نەخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە هەماهەنگی لەگەڵ دامەدەستگا فێرکردارەکان لە حکومەت دێرینی کوردستان ئێمەش وەکو ناوەندی ژینگە ئاوادانکردنی کوردستان هاوکار و هەماهەنگی بەڕێستانی و هاوڕاتانی وەک خۆمان ماوەی دوومانە بە بەردەوامی سەیرانگاکانمان دیاری کرد جارە سەیرانگای دیاریەکەی لەگەڵ مجموعەیەک لاشی نوێژەکانی کۆمەلگا هەوڵەتێکی مەیدانیمان ساز کردووە هەندا هێدانی زەرفی خۆ بە ئۆتۆمبیلی گەشتیاران کە سەردانی سەیرانگاکانەکەن بۆ ڕێنمای ژینگەی دابشەکەی بۆی ئاستی وەشاری چی نوێژەکان زیاتر بکەم تا زۆر برادران لەوەی ئاگان لەبێ و لە پێی ئەکاونتەکانی خۆمان داگەی و دواتر شەڵەتی قاوخانی ڕاگەی بەڕاستی کەوتیە لە نمای ئەم دوومانە لە پێیمان پڕ ماساکە تاکی کورد لە هەر تاکێکی تر زیاتر پێویستی بەوەیە کە لە ئاستی وەشاری ژینگەیەوانێ بتوانێت ئێمە زیاتر هاوکاربین بەڕێی کەسانی ئەکادمیۆنێ کە خۆتان نەزان ڕوبەر ڕۆژ بە ڕۆژ بەرەوفراوانیەوە ئاستی وەشیاری تاکەکان
کە ئێستا ئێمە لەم ساڵانی دواییە باشترە چ ساڵان ڕابێتەوە بەڵام لەگەڵ ئەوشە هەر بەرنامەی ئەوێت و ئایا لەم فێری بەڕێستانە تا چ ئاستی کار کراوە بۆ ئەوەی کە کێشەی ئێمە وەکو چارەخوانی و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی نەبوونی ئەوەیە کە پرۆگرامێکی ژینگەی هەبێ و پەرست کارسەرۆر باسی کرد ئەم پرۆگرام کرد ناوەندەکانی خوێندن بۆ دواتریش ئەم پرۆگرامە هەبوو کە بەشێک لەبێ لە ئاستی وەزارەتە چ کەسانێک بەڕێزی باسی کرد کە بتوانن ئەم وانانە بڵێنەوەێ ڕۆژیاری ژینگەیش بەڵی ئێمە لە ڕێکخراوە ژینگەیەکانە لە ئاستی مناڵانەوە بە باشی ساوایان کە بتوانێت لەبەروی ئاستی مناڵەکان مێشکیان بۆ وەرگرتنی ئەو شانە فراوانتر و توانێت کاری لەسەر بکرێت بۆ بتوانین کاری باشتر بکەین ژینگەی شار وڵاتەکەمان بەرەو جوانتر و ئاوەدانتر و سەوزایی بڵات دەستخۆشیتان بێتن و سەرکەوتن آخر كسول الدنيا ورزي شافها والله ما كانت تكشش دەستان خۆش دیارە پەرمیتێکی باشە فەرکردەوە باسەکاریش کە لەسەر ژینگەکدا ڕاستەکەی بەس پەیوەندی بە مرۆڤ نییە یعنی ئێمە کەسێک پێکردنەوەیەکمان پێشکەش کردووە کە ژینگەی هەمووان یعنی گەڕانەوە بۆ هەمووان ئەو باڵندا ئەو زیندەوە ئەو هەبوونانەی کە لە ژینگەی ئێمە شەهادەت هەیە بە ئەوەی کە مرۆڤیش دەستی بۆ باوخراپی کردووە ڕاستەکەی بۆ نمونە سووتاندنی ئەو شاخ و زەوی و پشت و کاڵی و باخانەی کە هەیە ئەمە بۆ خۆی گەورەترین زەرەر لە ژینگایە یعنی بەشێک لە هۆشیاریە بەڕاستی ژینگە پارێزی یعنی پاراستنی ژینگەی هەمووان بە پەیوەندی بە هۆشیاریەوە هەیە پەیوەندی بە شتی ترەوە نییە زۆر جار ئەزموون ڕۆڵی هەیەتیایە من نمونەیەک بازەکەم قوتابیەتی زانکۆ تاقیکردنەوەیە بێ لەسەر ئەوەی کە ئەو ئاژەڵانەی کە بەهێنکە ئەزێت و ئەو ئاژەڵانەی کە بە لەدایکبوون ئەزێت ماڵەکە بڵاوەکات و هەر هەمووی ڕسمە هێنێ ئەمە دیارەکە ئەوە دیارەکە بە باوکی پێڵەمە کوڕم خەریکی چی بۆ ئەم ماڵە قەرەباڵە کردووە با یارمەتیەکرد بە مەڵە باوە من نەتوێنم لە زانکۆ تۆ چوزانی چی ئەڵە با پرسیارێکم پێ بڵێ بزانم چییە ئەڵێ ئەو لەدایکبوونانەی کە بەهێنکەیە بۆ ئەوانەی کە بە سکوزایە چییە ئەڵێ ئەوانەی کە گوێشکیان لەناوە بوو ئەمانە بەهێنکە زاوزەیەکەن ئەوانەشی کە گوێشکیان لە دەرەوە بوو بە سکوزایەکەن لەبەرەوە کوڕەکە پێیەگات لە ڕستەیەکە یعنی خوێندن و زانست هەموو شتێک نییە لەبەرەوە ئەکادیمیا هەموو شتێک نییە زۆر جار ئەزموونی مێژوویی کەرکەڵەکە بووە لە لای مرۆڤەکان ئەتوانێت یارمەتیدەری پارێزوانی بێت بۆیە بۆ ئەو پرسە گرنگە ینی وشیاری ژینگەی بکاتە ئەو ئاستەی کە هەر یەکە خۆی بە تاکێکی تر لەوی تر بزانێ و بگەڕێنەوە بۆ هەمووان ڕۆڵی ئەکادیمیا بە تەنیا وەزانست بە تەنیا نەخێنە سەر ئەمانە بۆیە ئەتوانین ئەزمونەکان پێکەوە ببینە پێشەوە وە تەنیا داڕواندن و ئەوەیەکیش نییە کە ئێمە بڵێن وەڵا ژینگەکە سەوزەکەی تر کۆتایی هاتووە یعنی چیەکەی لەو باوکی کە دادە باسی کرد کە جگەرەکەی لە دگاکەەوە فڕێدا وە پەروەردەش ئایا کێ پەروەرداکە زۆر جار باسی ئەوە کرد کە پەروەردە ڕۆڵی هەیە بەس ئایا ئەگەر کەسێک نەبێت بۆ خۆی پەروەردە کرابێەوە باگراوندی معرفی ژینگە پارێزی بۆ شێوە فراوانە هەبێت چۆن دەتوانێت کەس بکە پەروەردە لەبەرەوە دەرس و دوکانەکانی مەکتەب و قوتابخانەکان و زانکۆکانیش وەڵامدەرەوەی ئەوە نییە پێویستان بەوەیە ئێمە سێبەیشتی ئینزلنی و لەسەر ئەساسی بنەمای ژیانکردنی پێکەوەی و گەڕانەوە بۆ ئەوانە بنیادبرین بەوە ئەتوانین چارەسەری کێشەکانی ژینگەش بکەین دەستان خۆش گەورەکان وڵاتان بە گەورەکان خەتەنەوەی گەورەکان دێکان ناوەتان نەکرد هەر نمونە موبایل ئەوەی گەورەکان دێکان ناوەتان نەکرد کەم ناخۆشە سەرجارێکە هەر دەڵێن بناو بناو پێتان گەورەکان پەروەردەکەن ناوەکان خۆیان لاسەری ناو گەورەکانشن بەستان ئەو مامۆستاش فەرمی خانوویشیان نەخێ لە کوردستان لە سەردەمی کۆما پێشەوا بڕیاریدا هەر مناڵە لە دایدەوێت نەمانە بکەن بێت خانوویشیەکان سپاس بۆ ئازدان کە بەشدار بوو وەسەی ژمارەکەتان بۆ لە جێڵی بۆی کە ئەگەر وەڵامێکیان جێگیری ببیدەنەوە بەڵام ئەوەی ڕاستیە لە کوردستانە بە حکمی ئەوەی کە خۆم زیاتر لە 11 ساڵان لە بواری ژینگەیە لەگەڵ مامۆستاوانە کار دەکەین و ئەندامێکی ناوەندی ژینگەوەدانکردنەوەی کوردستان بەڕاستی لە کوردستانە نەتەنیا لە باشووری کوردستانە بەمان بیر نەچێت ئێمە لەگەڵ قڕکردنی ژینگەمان لە ڕۆژاوای کوردستانە لەگەڵ قڕکردنی ژینگەمان لە باکووری کوردستانە لەگەڵ قڕکردنی ژینگە لە
ڕۆژهەڵاتی کوردستانە کە بە شێوەیەکی سیستەماتیک سیستەمی حکومڕانی وڵاتانە بەڕێوەبار و بەڕووی بەهەموا بیر نەکەنەوە گەشتانی دارستان و تووش و کاوانەگەری لە باشووری کوردستانە زاکەکرێتەوەی شتێک تر شوێنەکانی ترانی نەخێت بە درێژایی 13 ساڵی ڕابردوو زیاتر لە 31.7 دارستانەکانی ڕۆژهەڵات باشوور و ڕۆژهەڵاتی کوردی باکوور و ڕۆژهەڵاتی کوردستان بەدەستی تورکیا و ئێران و سووریا و عێراق لەناوبراون کامە پێمان دەڵێت زەنگی دیاگادارکردنەوەی کە سیستەم خەریکەماکە ئەمە با لەبیر نەکەین لەگەڵی ژامن لەو قەناعەتیان کە شۆڕشێکی ژینگەیی شۆڕشێکی ئێکۆلۆژیک پێویستە بۆ ئێمە وەکو تام وەکو کۆمەڵگا چۆن دەرەنجام ئەوەی کە ئەمێنێتەوە ئێمەنی بەڵکو تەنیا ژینگەکانێک بوونەوەگانی داهاتوومان ئەوەی کە ئێمە ئێستا بۆیان بەجێگەڵی منەت نییە ئەم پێگەر لەسەر شانمانە بێ بیکەین بگومان هەر کەسێک بوو لە سوحەی خۆی لە شوێنی خۆی لە پێگەی خۆی دەتوانێت کاری لەسەر کە باوەڕەکەم ئەم کتێبە من وەکو خۆم جارێک دووبارەیەکەم و ئەوەی کە من خوێندبەوە بەڕاستی ڕێبەرێکی تەواو کامل و بێچوونەشرایە بۆی کە بمانەوێت نەوەیەک فێری مەسەلەی ژینگۆژی کە پارێزیکە سوپاس زۆر سپاس بەڕێزان بەڕاستی من تەنها دوو سەرنج خاڵی یەکەم ئێمە بە تەنیا هیچمان پێ ناکرێت وەنیە بەس بڕواتان هەبێ ئێمە بڵێ شتان پێ دەکرێ یەک نمونەی بسوەرەتان بۆ دێنەوە من لە ساڵ 2018 هینێکم بینی کچێکم بینی ناوی گرێتایە خەڵکی سویدە 15 ساڵە لە ڕێگەی کۆمەڵێک لە سوشال میدیاوە هینێکی دروست کرد FFFێکی دروست کرد واتە هاشتاگێکی دروست کرد بە ناوی CFەکە Friday for Future لە ڕاستیدا ئەو بزوتنەوەی یعنی بوو بە بزوتنەوەیکی گەورەی ژینگەی وە کاریگەری گەورەی هەبوو تەڵا لە سوید هەر لەو ڕۆژەیە لە ڕۆژی هەینیا 220,000 تەلەبەی هێنایە سەر شەقامەکان کە دەجاتێ بچن بۆ مەکتەبەکان و لەسەر شەقامەکان یعنی یەک کچ لە 15 ساڵیایە ئەم شۆڕشە گەورە ئەم زوتنەوە گەورەیە دەکات لە ڕاستیە ئێمە گرێمان لە هەموو دەسەڵاتداران و حکوومەت و کۆمەڵێک دەستگا و کۆمپانیەکان هەیە بەڵام بەڕاستی نابێ بوەستین لە جێگە خۆمانە بڵێ هیچمان پێ ناکرێت لە ڕاستیا بڵێ شتمان پێ دەکرێت ئەمە زۆر گرنگە دوو لە کۆنفرانسێکا برادەرێک بووی گەڕامە وتی کە پرۆفسۆرێکی یابانی پرسیارێکی لێکردم وتی من شارەزای کولتوری کوردیم باشە هەبوو لە کولتوری کوردیان نەمبیستووە ڕۆژێ لە ڕۆژان لەسەر فولایت تەماشە دەبێری کەسێ بکوژی هەستەکەم کۆمەڵێک خەلەل هەیە کۆمەڵێک کێشە هەیە یەکێک لەو کێشانە کە من هەستی پێ دەکەم ئەو یابانیە دەڵێ هەستی پێ دەکەم دیزاینی بیناکانتان گۆڕانی بەسەردا هاتووە طبعاً من لە ساڵی 2021 کۆمەڵێک توێژینەی خوێندەوە لەسەر کاریگەری دیزاینی بینایە لەسەر هەڵچوونەکانی مرۆڤ لەسەر هەست و سۆز و دەرونی مرۆڤ لە هەمان کاتا کاریگەری پیسبوونەکانی ئاو لەسەر حاڵەتی دەرونی ئینسان بە تایبەتی میزاجی ئینسان بڕاتان هەبێ ینی کارەساتێکم بینی لە توێژینەوەکانە یەکێک لەم توێژینەوانە 65 توێژینەوەی ڕێویو کردو گەڵە دیگەڵ ئەڵێ چی ئەڵێ بوونی کادمیۆن و پڕکوشن لە ئاودا دەبێتە هۆکاری ئەوەی کە ئینسان میزاجی تێک بچێت وای لێ دێت کە خەریباتێکە دێ دەڕوان کێشە دروستەکە بۆیە بەڕاستی ینی وەکو ئەو مامۆستا بەرەزە وتی ژینگە تەنها ئەمە نییە کە تەنها خاکەکە بێ ئاوەکە بێ زۆربەی زۆر لێو شانەی کە ئێمە دەستیەکەین لە دەرمانە هەمووی ژینگەی کۆمەڵایەت بێزی وشتیا دەستکردە هەموو ئەمانە کاریگەریان لەسەر ئێمە هەیە لە هەمان کاتا ژینگەش تەنها ئەمە نییە کە لە زانکۆ لە قوتابخانەکانە بخوێنێت بەڵێ ئەوە لە خێزانەوە لە تاکەوە دەست پێکە بەناو خێزانە پێپەڕێ لە کۆمەلگاکە شاکە بەڵام بەناوەندە ئەکادیمیەکانە بەڕاستی دەبێت دەست و پێ و ئەوانەی خۆی بە تەواوی گۆشت کەبوو بوو لە کاتی زۆر سپاس بۆ ئێوەی دەستان خۆش بێ ئانا دەبانی بەڕێز بۆ بەشداریەکانتان سپاسانەکەم من توێژینەوەیەکم خوێندەوە کە زۆر جێی سەرنجم بوو لەوانەیە بۆ ئێوەش هەروە بێت بابەتی هاوڕەگەزبازی کە پەیوەندیەکی ڕاستەوخۆی بە ژینگەوە هەیە چۆن ئەو خواردن و خواردەمەنی پلاستیکانەی ئەو پاشماوە پزیشکیانەی یاخود ئەو پلاستیک و شوشانەی کە ئەکرێتە ناو خاکەوە و دواتر مرۆڤ بەروبوومەکەی ئەخوات ئەمە ئەبێتە هۆی گۆڕانکاری لە هۆرمۆنی مرۆڤە هۆرمۆنی ژن و پیاو ئێستا کە بەچاوی خۆمان ئەیبینین بەدەر لەوەی کە لەوانەیە ئەمە بابەتێکی سیاسی بێ یان هەچ بابەتێکی تر بێ کە شەرعیەتی پێ ئەدرێ بەڵام ژینگە هۆکارێکە بۆ
ئەم بابەتەکە ئەبێتە هۆی گۆڕانکاری لە هۆرمۆنی نێرینە و بەرزبوونی هۆرمۆنی نێرینە لە مێینەیەوە بە پێچەوانەوە. بۆیە ژینگە تەنها ئەوە نییە کە پیسبوونی ئاو هەوا و خاکە، بەڵکو ژاوەژاو هەر تێکچوونی ژینگەیە، تێکچوونی بینین وەختێکە ئەبینین لە کاتی هەڵبژاردنەکانە ئەو هەموو وێنانەی کە لەسەر جادەکە ئەیبینین ئەمە هەر بۆ خۆی ژینگەی بینینی ئێمە تێکەدات. بۆیە ژینگە زۆر لەوە فراوانترە کە ئێمە لێ تێگەیشتوین و کە ئێمە جەخت لەسەر مناڵەکەینەوانێ دڵتان ئەوە نەکات دەستمان لە گەورەکان شتۆ بۆیە کە خەریکین بیر لە مناڵەکانەکەینەوە بۆی مناڵی ئایندە مناڵەکەی من لە ئێستای من باشتر بێ بۆ ژینگە. بۆیە من ڕام وایە بێجگە لە هۆشیارکردنەوە کە پرۆسەیەکی زۆر هێواشە ئەبێت بە یاسا ئەمە ڕێک بخرێ و بە غەرامە ئەمە ڕێک بخرێ کە وڵاتانی تری پێشکەوتوو بۆ هەموو شتێک یاسایان هەیە و غەرامەیان هەیە. غەرامە زۆر باشە توانێت کە ئەم کێشەیە یەکلایی بکاتەوانێ پیسبوونی ژینگە بە هەموو جۆرەکانیەوە. بۆیە دەستخۆشیتان لێ یەکەم سوپاس بۆ پشو درێژیتان تا ئێستامانەوانێ بە هیوام کە ئەم کتێبە بە هەند وەربگرن و بیخوێننەوە بە دەرلەوەی کە باس لە ژینگە وەکو سروش ئەکات باسێکی گرنگی تایە دەربارەی ژینگەی کۆمەڵایەتی و گەورەکردنی مناڵ و پەروەردەکردنی لە هەمان کاتا بەو میکانیزمانەی کە زۆربیان بە توێژینەوە سەلمێنراوە و بە وێنەتیایەتی. دەستخۆشی لە کاکسەرۆر و دکتۆر عومەرەکەم سوپاس بۆ ئامادەبوونیەوەی باس. ئەومە سەرنجە و پرسیارێکی دیاریکرا نەبوو، بەس ئەمەوێ شتە بڵێم کە نزیکەی 12 ساڵ پێش ئێستا ڕاهێنانێکی ئیتاڵی ژینگەی لە سلێمانی بوو لێرە بەشداری ڕاهێنانێکمان کرد کە ڕاهێنانەکە تەواو بووم پرسیاری ئەوم لێ کرد مامۆژگاری تۆ بۆ ئێمە چییە؟ وتی ئەوکو کورد تۆزێک پەلەتانە وتی سلێمان یعنی وتی شەو بۆ نمونە شتێک خێنە خەیاڵی خۆتانەوە بەیانی هەڵەست نەبێ ئێوە شتتان بەدی هێنابێ گەر بەدیتان نەهێنابێ کە تەواو ئامانج هەموو شتێکی خۆتانە گۆڕن. جام وەکو نەمامەکە وایە مەسەلەن نەمامێکی پەرتەقاڵ ئەم ڕۆیلی مەسەلەن پاش 5 ساڵی تر 10 ساڵی تر بەرهەمەکەت پێەیە. بابەتی پەروەردەی ژینگەی بە باوەڕی من هەمان شتە و هەر لەبەر ئەوەشە زۆرێک لە ڕێکخراوەکان و زۆرێک لە خەڵکانیش خۆیان نادەن. من پێشترێک یەکم لە چالاکوانە هەرە دیارەکانی باشوور یعنی بەلایانی کەم و لە مانگێک کاشوار 5 چالاکیمانەی هەبوو لەسەر جادێ ئێستا من هاوڕەکانم ئەڵێن تۆ دیار نەماوی تۆ چالاک نی بەس نەخێر ئێمە خەریکی پرۆژەیەکی ترینەوە نزیکەی 8 بۆ 10 ساڵ ئێمە خەریکی ئیشێکی ترین کە ئەنجامێدین زۆر بێدەنگیش هەتا بابەتی و پرۆگرامانش کە باسمان کردووە یعنی یەکەم جار ئێمە لە کۆبوونێکی گشتیەوە باسی بکەین هەتا و پێسە کەس نازانێەوە بە درێژایی چەند ساڵە ئێمە ئیشی لەسەرگرن کۆمەڵە کۆناکی زۆر باشیشی بڕیوە. بۆیە علی شریعەتی لە کتێبی مرۆڤ باڵێ لەو کاتێک کە تۆ گۆڕەی جیهانە گۆڕێ لەناو دوا سیستەم هەیە لە جیهانە سیستەم هەیە. وی ئەو بابەتەیە کە لێرە بەڕاستی ئەگەر کۆمەڵە خەڵکێک گروپێک ئەتوانن زۆر شتێکی گۆڕن. ئێمە لە کوردستانە لە ساڵی 2008 باسی یاسا کرا کە بە یاسا پەروەردەی ژینگەی کرێ بە پرۆگرامێک لە ناوناوەندەکانی خوێندن لە ساڵی 2008 لە یاسای هەشتی ساڵی 2008 پاراستن و چاکردنی ژینگەی هەیەی کوردستان لە یەکێک لە مادەکانە هاتووەڵێ کە پێویستە وەزارەتی پەروەردە ژینگە بکات بە پرۆگرام لە ناوناوەندەکانی خوێندنە. بەڵام نێ تا ئێستا نەکراوە. بۆچیش هەڵت بوو؟ عفوا ئەوەتی بینیە بوو کە ویستم ئاماژە بکەم بەڕێزانی کوردستان چاوەڕێم بکەم لە 2025 ئەوە پرۆگرامی ژینگە چوایە وانی خوێندنەوە لە هەموو وڵاتانی جیهان. ئەمە یاری یونسکۆیە ئەگەر هاشتاگێکی پێ بیستن اجتماعی زەرەی و پاڵشتێکی تەندروست بیستن هەتا ئەمە جێبەجێ لەسەر ئەو تێبینی مامۆستاش بەڵێ من هاوڕام لەگەڵتە هەندێ مادەی تاسیچی هەیە کە بۆ هۆرمۆنی لێ دەرەچێت و ئێستا دواتێژنەوەش سپاکەوە کردێت کە هەندێک لە مادە تاسیچیان کار لە ژمارە حیمەنی پیاویشەکە ئەمە بۆ زانیاری بۆی کە مادەی تاسیچ بۆ پێویست بەکارهێنێت. بەڵام بابەتەکە ئەوەیە ینی کێشەکە لێرە نەبوونی یاسا نییە بەڵکو ئەوەیە کە ئایا لە سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستانە بۆچی ئەو دەسەڵاتە هەیە کە ژینگە ناکات بە پرۆگرامێک لە ناو ناوەندەکانی خوێندنە. بەدیدی منەوەیە گەر تاگەیەک لە مناڵیەوە هۆشیاری هەبێ بەرامبەر بە سەرچاوە سروشتیەکان بەرامبەر بە پیسبوونی ژینگە هۆشیارە بێ بەرامبەر بە سیستەمی سەرمایەداری هۆشیارە بێ بەرامبەر بە کێشەکانی ژن هۆشیارە بێ بەرامبەر بە سیستەمی ئابووری زۆر لەشتی دیکە هەر لەبەرەوەی ئەوان بە مەبەست ژینگە ناکەن بە پرۆگرامێک. من درێژی ناکەمەوە هاوڕێکمان هەیە لێرە خاتو ساڕێژ تەبان ئەم ساڵ بۆ یەکەم جار لە باشووری کوردستان زاکۆسانە بەڕێوە چوونە زۆر ناوچەی کوردستانە. ئەو هاوڕێمان چەند دیاریێکی لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هێناوە دیاریەکان بەڕوون ئەم بۆ مامۆستایان پێی خۆش بوو لە مەراسیمە پێشکەشی کات لەگەڵ دوو هاوڕێکیکە بۆ کاگاوکار و کاکسەردەش داواکەین بفەرموویەتە ئێرە خاتو ساڕێژی بۆی دیاریەکانی ببەخشێت و دواتریش ئەو کتێبە کتێبی پەروەردەی ژینگەیی لێرە لە دەستگای جەماعەتعیرفان بەردەستە بێت کتێبەکە. ئێمە وەکو ڕێکخراوەکە داشکاندنی لە ساڵ 20مان بۆ کتێبەکە کردووە
وبڕاستی ئێڵەن ئێمە چاومان لە قازانج نییە ئەو بۆ قازانجیش ئێمە کار ناکەینەوە بەڵام پێویست ئەکات کە ڕێکخراوە ژینگەیەکان داهاتی خۆیان هەبێ و بتوانن خۆیان پشت بە خۆیان ببەستن بۆی بتوانن هەنگاوی گەورەتر بنێن و زۆر گەورەترانە کار بکەن و هەر بە ڕێزێک ئەگەر پێی خۆش بوو بۆ خۆی بەو بڕەبیکڕێت ئازادە و ئەگەر پێشی خۆش نەبوو ئەتوانێت کتێبەکە وەکو دیاری لە ئێمە وەربگرێت و هەروەها هەندێک هاوڕێمان هەیە کە وەکو نووسەر و وەرگێڕ بەشدار بوون لە کتێبەکە ئەوانە بەبێ بەرامبەر کتێبەکان پێی درێت وەکو دیاریەک و ئێمە سپاسمان بۆ ئێوە هەیە قازم سەرڕێ با بفەرمێت دیاری هێناوە دیارەکان بەڕۆوە ئەو دەستکردی وا بزانم ڕۆژهەڵاتی کوردستانە بۆ شێوازێنەوە کردوێتەوە ئێوەی جێگەتان بێت بکەن ئێوە جێگەت